لە هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش لە چوارچەوەی لێکتێگەیشتنەکەی نێوان هەرێمی کوردستان و عێراق وردە بەرەمێنان لە هەرێمی کوردستان بەرەمێنانی نەوتەڵێم بەرزە بێتەوە. قسە هەیە لەبارەیەوەی کە گەیشتۆتەوەی بتوانرێ هەم 50,000 بەرمیلەکەی بەکارێنانی ناوخۆی هەرێمی کوردستانی لێ دەربێنرێ هەر ئەوەی دیکەی شیبای ئەوەندە بێ کە بتوانرێ لە ڕووی تەکنیکیەوە بخرێتە نێو بۆری و هەناردەی بەندەری جەیهان بکرێتەوە، چونکە هەتا چەند ڕۆژی پێشوو بە دڵنیاییەوە کە نەوت ڕادەست نەکرابەوە گوایە پەیوەست بوو بەوەی کە پەیوەست نییە بە نیەتی هەرێمی کوردستانەوە بە گوێری ڕاگەندراوەکانی حکوومەت خۆی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان، بەڵکو پێویستە بەوەی کە نەتوانراوە لە ڕوو تەکنیکیشەوە لێکدانەوە بۆم قسێکراوە کە نەتوانراوە یان هی ئەوە نییە بخرێتە نێوبۆری و بتوانرێ بگەێنرێتە یان ڕەوانەی بەندەری جەیهان بکرێ. ئێستا ئەمە تێپەڕیوە و قسەشێ لەبارەی وردە بەرەمێنان زیاتر بەرزە بێتەوە و کۆمپانیانی کە پێشتر چوو بوونە با بڵێن کاریان ڕاگررت بوو بۆی هێرشە درۆنیەکان ئەوان هاتوونەتەوە خەریکی وشوکارەکانی خۆیانن دووبارە بۆی بەرەمێنان لە بەرەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان دووبارە بەرز بکەنەوە بۆ ئەوەندەی کە لە چوارچێوەی ڕێککەوتنەکەی هاتووە خۆگەر بەرزتریش بکرێتەوە پێدەچێت باشتر. بۆیە بە گوێرەی لێک تێگەیشتنەکە بێ هەرێمی کوردستان لەگەڵ 120 میلیارد دینارەکەیش ئەوەی داهاتی نانەوتی بۆی بینێرێ بۆ بەغدا لەبارەی ئەویشەوە هیچی نەوتووە گرفتێکی دیاریکراوە هەبێیان نا، بەڵام سەرباری ئەوە هەندێک با بڵێن لێکدانە و نیگەرانی هەن بەوەی کە هەردوولات چاوەڕێی یەکترین گویا هەرێمی کوردستان لە نێو کۆبنەوەکەی ئەنجومەنی وەزیرانیشە هەندێک قسە هاتە دەرەوە دواتر کە گوایە گوتراوە زەمانەت چییە دڵنیایی چییە لەبارەوەی کاگرداتی ناوخۆ بنێرین داهاتی ناوخۆ قسە لەسەر نەوت نەکراوە بینێرین بەغدا موچە دەنێرێ یان نا، بەڵام بەڕاستی ئەم قسەیە ئەگەر هەناردەک بڵین ڕادستکردنی نەوتی بێتە سەر و نەوت ڕادستکرێ بۆیە پێ ناچێت 120 میلیارد دینارەکە چیتر ئەو پرسیارەی لەبارەوە دروست ببێ کە زەمان چییە بەغدا پارە دەنێرە یان ناچونکە بە جۆرەی لێک تێگەیشتنەکە تاو نەوتەکە ڕادەستکە 120 میلیارد دینارەکەش بنێرە بۆ بەغدا ئەوەی دیکە لەسەر بەغدادە کە جێبەجێ بکە. هەموو ئەمانە لە کاتێکان کە بە دڵنیاییەوە عێراق خۆی لە بەردەم هەندێک ئەگەری دیاریکرا و گۆڕانکاریایە، هەندێک پرس جۆرێک لە نیگەرانی و ئەگەری دوودڵی و ئەگەری هەڵکشانی لە عێراق دروست کردووە. یەکێکیان یاساکەی حەشدی شعبیە کە لە پەرلەمانی عێراقا دوو خوێندنەوەی بۆ کراوە لیژنەی ئاسایش و بەرگریش دەڵێ دەینێرینەوە بۆ سەرۆکاتی پەرلەمان یان نێراوەتەوە بۆ سەرۆکاتی پەرلەمان بۆی بیخاتە دەنگدانەوە بیخاتە بەرنامەی کارەوە و دەنگی لەسەر بدرێتەوە ببێ بە یاسا. بەڵام کەمیش نین ئەوانەی کە هەم لە ناو خودی شیعەکان خۆیان هەم لە ناو پێکاتەکانی دیکەش بە دوودڵیەوە لە یاسای حەشدی شعبیە ڕوانن و با بڵێن هەڕەشەکانی ئەمریکایان هۆشداریەکانی ئەمریکا بە هەند وەرەگرن لەبارەوەی کە بەڕاستی ئەمریکا وا سێری یاسای حەشدی شعبیەکە یان پرۆژە یاساکە کە ئەگەر ببێ بە یاسا مەبەست لێ ئەوەیە دەستی ئێران لە عێراق تونتر قایمتر و هەژمونی ئێران زیاتر بکرێ. بۆیە لەو بارەیەوە نیگەرانیەکان زۆرن و لە ناو خودی شیعەیشە هەندێکیان پاڵ بە پرسەکەەوە نێن بەرەو دەنگدان بە یاسای حەشدی شعبی، هەندێکی دیکاڵن نە ئەبێ فۆرمێکی دیاریکراوە بدۆزینەوە پارێزگاری لە حەشدی شعبی خۆی بکەین و دووری خێنەوە لە ئەگەری لێدانێکیان گورزێکی دیاریکراوی ئەمریکی ئیسرائیلی بۆ حەشدی شعبی بۆی بمێنێتەوە و پێدەچێ یان زانیاریەکان لەو بارەوە بەرەوەن کە خودی ئیسماعیل قانی کە سەردانی عێراقی کردبوو هەمان ئامۆژگاری شیعەکانی کردووە کە باوڵێن ئێران لەگەڵ ئەوەیە حەشدی شعبی لە چوارچێوەی یاسای ڕێک بخرێ و بەڵام کارێک بکەن کە حەشدی شعبی بمێنێتەوە و دەستی ئەمریکاشی پێنەگا. بۆیە بە دڵنیاییەوە پرسانی پێیوەست بە هەرێمی کوردستانیش لەگەڵ بەغدا جار ڕەهەندی دارایی و ئابووری و پرسی سامانی سروشتی و نەوتیشی لەگەڵا بن ڕەهەندی سیاسیشی هەیەوە بەردەوام ئەم عێراقە بە هەرێمی کوردستانیشەوە لە بەردەم ئەگەر و گۆڕانکاریە دیاریکراوەکانی ناوچەی و هەرێمین. ئەم پرسانە بەگشتی لەگەڵ
ئەندامێکی سەرکرداتی کۆمەڵی دادگەری گفتوگۆکەم دکتۆر ئیبراهیم محەممەد ئەندامی سەرکرداتی کۆمەڵی دادگەریە لەم کۆنگرەی ئەخیرا دیارە دەنگی پێویستی هێنابووی بێ بە ئەندامی سەرکردایەتی و شارزای کاروباری نێودوڵەتیشە دکتۆر برایم پێش ئەوی بژبێ بە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵ گفتوگۆمان لەگەڵا کردووە بۆیە دکتۆر لە هەولێرەوە لەگەڵمایە بە سوپاسەوە دکتۆر هیوادارم زۆر باشبی بەخێر بی بۆ زووم پێم خۆشە گفتوگۆت لەگەڵاکەم عادەتەن میدیا کاروانە نابێ پیرۆزبای وشتی دەرچوونی بڵێنێ کۆنگرە و ئەو شتانە بکە بۆیە من خۆم لەوە بە دوورەگرم دکتۆر ئێمە لە یاسای بودجەوە تەبەن بە پرسەکانی بینی هەرێمی کوردستان و عێراق دەست پێەکەم ڕەهەندی بەدڵنیاییەوە سیاسیان هەیە بەڵام ئێمە لە یاسای بودجەوە چین بۆ ڕێکەوتنەکان سەرباری ئەوەی کە با بڵێن پێدەچێ ڕێکەوتنی دارایی بن بەڵام بەدڵنیایی ڕەهەندی سیاسیشی هەیە اینجا چوینەوە بۆ هەمواری بودجە $16 دیاری کرا بۆ هەناردەکردنەوەی نەوت بەڕاستی ئێستا گەیشتین لێک تێگەیشتن کە لە ڕووی با بڵێن هێزەوە لە ڕووی قووەتەوە لە چوارچێوی ڕێکەوتنی دوولایەنال پێدەچێت لە قۆناغەکانی دیکە لاوااستر بێ بەڵام مەرجە مادەم لێک تێگەیشتنە زۆر بەرگەنەگرەیان نەخێر ئاماژەکان نیەتەکانی هەردوولا بەرەو ئەوەن کە پێدەچێنە ئەم جارە هیچ نەبێت تا سەری ساڵ و دواتریش ئەگەر بکرێ بەرگە بگرێ ئێوە چۆن یەخوێننەوە بەنای خۆی بەخشدەی میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ کەناڵە بەڕێزەکەتان و هەروەها بۆ بینەرانی کەناڵی زووم گەلێک من زۆر سپاسی بەڕێستان دەکەم من کە لێرەم بەڵێ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریم بەڵام وەکو کەسێک شارەزا لە بوارەکە قسە دەکەم گفتوگۆکانی من و تۆ ئەوەی کە بینەران گویان لێ دەبێ و دەبینن بەڕاستی گزارشتە لە خودی خۆم نەک لە ئەو سەرکردایەتی و یان کۆمەڵی دادگەری بۆیە من کە وەکو ئاماژەش پێکرد گفتوگۆمان کردووە لە ڕابردووە بەردەوامیش دەبوون لە گفتوگۆ لەسەر بابەتە سیاسیەکانی خۆڕڵاتی ناوەڕاست و سیاسەتی ئەمریکا لە خۆڕڵاتی ناوەڕاست و عێراق و ئایندەی پەیوەندەکانی هەرێمی کوردستان و ئەە گزارش لە خودی خۆم دەکەم بەڵام لەم بەرنامەشدا بە هەمان شێوە بەرداوامی دەدەین بەوەی کە گفتوگۆ لەسەرکەین ئەلبەتە بەڕێزدا ئاماژەت پێکرد فعلەن ئەوەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە لێک تێگەیشتنە ئەم لێک تێگەیشتنە بەڕاستی هیوادارم بەردەوام بێ هیوادارم بگاتە ئاستێک کە ئیتر موچەخۆرانی هەرێمی کوردستان گرفتی موچەی ماگانیان بۆ دروست دەبێ هیوادارم بتوانرێت موچەی مانگی 6 و 7 بێت کە ئێستا لە مانگی 8 بەڵام ئەم لێک تێگەیشتنە نەڕێککەوتنێکی نوێیە بابەتێکە کە لە چوارچەوەی یاساکاندا تەقنین کرابێت و جێگەی کرابێتەوە بەڵکو هەرێمی کوردستان بەردەوام باز لە لێک تێگەیشتن دەکە ئەم لێک تێگەیشتنش دەکرێت لە قۆناغەکانە گرفتی بۆ دروست بکرێت گرفتی هەناردەکردنی نەوت هەبوو لە چەند ڕۆژی ڕابردوو چەند هەفتەی ڕابردوو بەهۆی درۆنەکانەوە گرفت لەوە چ ئێستا دروست بێ بۆ ئەوی کەوا داهاتی ناو خۆ داهاتەکە ئەوەندە نەبێت 120 میلیارد نەبێت و بازدەوە دەکرێت کە لەژنێک لە بەغا دێن تەقیمیەوە دەکەن هەڵسەنگان بۆ دەکەن کە ئایا ئەم داهاتە چەندێکە و ئایا چەندێکی بنێرێ بۆ بەغا و ئایا ئەو ڕێژەی کە بەغا داوایەکە 120 میلیارد دەگاتەوە ئاستەیە ناگاتەوە ئاستە هەرێمی کوردستان پێوان ناگاتەوە ئاستا و بەرمیلی نەوت ناردن بۆ دەرەوە ئایا بەشی ئەوە دەکات کە بەغدا پێی رازی بێت وایە هەرێمی کوردستان فعلەن لەم لێک تێگەیشتنە کە خۆی باسی دەکا تەواوی نەوتی هەرێمی کوردستان بچگەنەوە 50,000 بەرمی نەوتی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان دەکا یان نایکات ئەمە هەموو لەسەرمانە وەستاوەوە بەڵام لە کۆی ئەم شتانەدا ئەوەی ڕابردوو لە نێوان هەرێم و بەغا ڕووی داوە بە درێژایی 22 ساڵی ڕابردوو پێمان دەڵێت ئەم لێک تێگەیشتنە تەمەنی کورت دەبێت بەلای کەمەوە گرفتی بۆ دروست سەکرێت بە دوو حکمێکیان وەکو ئەوەیە کە ئەم لێک تێگەیشتنە قووەتی قانونیە واتە لە چوارچێوەی قانونێکدادان ڕژاوە خاڵی دووەمیشی ئەوەیە کە بەغدا ئێستا بۆ خۆی لە بەردەم هەڵبژاردنێکدایە وەک لە کۆی هێزە سیاسیەکانی عێراق ناچن ژێرباری ئەوەی کەوا کۆمەڵی هەنگاو بنێن کە شاریعی عەرەبی یا شاریعی شیعی یا شاریعی سونی بخەنە بەر ئەوەی کە ها بەغدا
پارە دەنێرێ بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان انتیزام ناکات بۆ بابەتانی کە خۆی هەیەی لەبەرەوە ئەم دوو خاڵە من پێم وایە دەبێتە یەکێک دەبێتە دوو خاڵی کە گرفتی بەردەم ئەم لێک تێگەشتنی هەرێمی کوردستان هیوادارم واژ نەبێت هیوادارم غاڵەت من لە بارودۆخەکە تێگەیشتم بەڵام ئەو هەڵبژاردنی کە ئێستا لە بەردەم مادایە کە مانگی 11 ئەنجام دەدرێت هێزە سیاسەکان بۆ کۆکردنەوەی دەنگی خۆشیان بێت فشارەکانم بۆ سەر هەرێمی کوردستان زیاد دەکەن ناتوان نەرمی بنوێنن لە بەردەم هەرێمی کوردستاندا تا دەگەین دکتۆری برایم بمبورە ئەنی پێتوانیە سوودانی ئەم شتەی حەل کرد ینی لەو بارەیەوە ئەوەی کە کەسێک نێوێ شارعی عەرەبی عێراقی بە تایبەت شیعی لە خۆی نیگەران بکە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانە و بۆیە ڕاستیەکەی ئەمەی کرد کە لەگەڵ هەرێمی کوردستانە کراب مەبەستم نەناردنی موچەی مانگی 5 لە ڕێگەی نووسراوەکەی وەزارەتی داراییەوە کە دەرکرا چونکە دوجار پرسەکەی بردەوە ناو چوارچەوەی هەمانگیش بە تێگەیشتنی خۆیان بردیانە ناو ئەنجومەنی وەزیرانی عێراقی و ئەم لێک تێگەیشتنە چووە ناو ئەنجومەنی وەزیرانی عێراق تعبیرە لە هێزە شیعیەکانی کە لە چوارچەوەی هەمانگیە و لە تعبیر لە هەموو هێزانەی دیکەش کە لە چوارچەوەی ئیدارەی دەوڵەتە با بڵێن بەشدارن ئەسناکی ئەمە چارە سەرکرا ترسێک لە کاردانەوە دەنگدانەوەیەکی دیاریکرا و ئەمە یەک دوو خۆ ئەوەی عێراقیش داوای کردووە هەرێمی کوردستان مەسەلەن جێبەجێی کرد پێشتر عێراقی وت نەوت ڕادەست بکە و نیوەی داهاتی ناوخۆ بنێرە ئێستا ئەمە جێبەجێ بووە بە جۆرەی لێک تێگەیشتنەکە بۆیە پێناچێت کەس پترسێ لەوەی کەسێک دەنگی بێ ئێمە باس لە حاڵەتی ئەگەری سیناریۆک دەکەن کە هەرێمی کوردستان نەوتەکە ڕادەست نەکات هەتاوکو ئێستا نەوتەکە ڕادەست نەکراوە نێتی نیشانداوە کە نەوتەکە ڕادەست دەکات ئەگەر بێت و هەرێمی کوردستان نەوتەکە ڕادەست دەکات و 120 میلیارد نەنێرێ بۆ بەغدا ئەو کاتە سوودانی دەکەوێتە بەردەم بەرپرسیارەتی شارعی عەرەبیەوە شارعی شیعیەوە من باس لەو سیناریۆ دەکەم بەڵام ئەگەر بێت و هەرێمی کوردستان نەوتەکە ڕادەستی سۆمۆ بکات 50,000 بۆ بەشی ناوخۆی بەکارهێنانی ناوخۆی بکاتەوە ئەو پارەیەشی کە لەسەر ڕێککەوتون بینێرێت بۆ بەغدا مانگانە وەکو داهاتی دانەوتی ئەو کاتە گرفتێک لە تێگەیشتنەکە دروست نابێت و ئەو کاتە محەممەد شیع سوودانیش بۆی کەوان لە ئایندەدا دوای هەڵبژاردنەکان چانسێکی هەبێت یان پەیوەندێکی باشی هەبێت لەگەڵ کووردا لەوە چیە ئەمە بکاتە ئەوەی کە ها من دێک تێگەیشتم کردو لەژێر سێبەری یان ژێر ڕۆشنایی پێشنیارەکانی ئیتاری تەنسیقی و هەروە هەموو هێزە شیعەکان و لە ڕێگەیەکی یاساییەوە من توانیمە نەوتی هەرێمی کوردستان بگەڕمەوە بۆ سۆمۆ هەتاوەکو ئێستاکەی من قسەی تێدا دەکەین یەک بەرنی نەوتی هەرێمی کوردستان تەسلیمی سۆمۆ نەکراوە بۆیە ئەگەر هاتو ئەم بەرمیلیان ئەم نەوتە تەسلیم نەکرا ئەو کاتە محەممەد شیع سوودانی مبەرری بۆ دروزێ پاسای بۆ دروزە بێکەوە ئەم لێک تێگەیشتنە جێبەجێ نەکات کە جێبەجێ نەکرەوە کاتە خەڵکی بۆچەکەی بۆ نایەت و دیسانەوە دەکەنە سەر ئەوەی کە بەغدا چی بکات و هەرێم چی بکات و ئەمەش پێم وایە کۆتا قۆناغی نێوان هەرێمی کوردستان و عێراق نییە چونکە لە ڕابردوودا چەندین جار ڕێککەوتن کراوە و مژدە بە خەڵک درراوە و ئیتر تەواو ئیتر موچەدێ ئیتر کێشەمان نابێ ئیتر کاتی ئەوەیە چی بکەین و چی نەکەین و ئەنی کۆمەڵێک ئەمەلێکی زۆر و گیاندا بۆ ڕێککەوتنانێک کە نێوان هەرێمی کوردستان و ناوی ڕێککەوتنیش بووە ئەمەلێکی تێگەیشتنیشێکەوە بەدەن لاواستر لە ڕێککەوتنە ئەمە لەبەرەوە پێم وایە لەسەر وەستاوەوە ئایا هەرێم ئێستا نەوتەکەی ڕادەست دەکا ئایا هەرێم داهاتی نانەوتی دەنێرێ بۆ بەغداکە و بەغدا داوای دەکات دکتۆر بام بیکەم بە پرسیار ئێوە لە چوارچێوەی هەم خوێندنەوەی خۆتان هەم ئەگەر زانیاریە شتێکی دیاریکراو هەبێ بە گوێرەی ئەخیر ڕاگەندراوی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەبارەی نەوتەوە هیچی نەهێشتوتەوە ئەڵێ ئەو نەوتەی بەرهەم دێ دەدرێ بە سۆمۆ بۆ ناردنی لە ڕێگەی بەندەری جەیهان بەڵام سەرباری ئەم قسە کۆنکرێتی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران هێشتان جۆرێ لە گومان لەو بارەیەوە هەیە بەڕاستی ئەم گومانە لەکوێوە سەردەرێنێ لە کاتێکە هیچ کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران خودی مەسرور بارزانی ئەگەر نەیویست بێ شتێ بکە نەیوتوە ئەیکەم ڕاشکاو بووە جۆرێ لە گومانی دروست کردووە ئاڵانوێتی بە هەندێ پرسی دیکەوە ئێستا هەست ناکەی ئاڵێن رابێ بە پرسی دیکەوە دەڵێ ڕادەستیەکەی ڕادەستیەکەن لە ڕابردوشدا وتراوە ڕادەستەکە بەس ڕادەست نەکراوە ئەلبەتە بابەتە خۆ حکوومەتی هەرێمی کوردستان
نابێت لە چوارچێوەی ڕاگەاندنەکانە سەیری بکرێت بەڵێ ڕاگەاندناوی ئەنجومەنی وەزیران تعبیرە لە حکوومەت تعبیرە لە حکوومەتی کە ئێستا ماوەکەشی بەسەر چوە لە هەرێمی کوردستانە بەردەوامە بەڵام لە ڕووی کردداریەوە ئایا فعلەن هیچ هەنگاوێک نراوە بۆی کەوانەوەتەکە ڕادست بکرێت من هەتا کوێسای شتێکم نبینی لە بەیاننامە زیاتر نەبێتی واتە نمبینیوە سۆمە بڵێ ئێمە ئەوە قۆناغێک چوینە پێشەوە بۆی کەوانەوەتەکە هەرێمی کوردستان بگرین ئەوە لەگەڵ کۆمپانیەکانە کەوتنە ڕێککەوتن و کەی نەوتەکە بنێن و کەی ڕادستی بکەن لە بەندەری جیهان یعنی ئەم بابەتە پێم وایە پرسێکی زۆر ئاڵۆزە پرسێکە هەردوو لایشان باش دێک حاڵی دەبن وەکو کوردی واتەن دەڵێ هەردووکیان لە فیکەیەک زۆر باش تێدەگەن هەم بەغدا دەزانێت کە چۆن دەبێت نەوت ڕادست بکرێ هەم هەرێمیش دەزانێت چۆن ئەبێت ڕەوت ڕادست بکرێ و هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا لە ڕووی ڕاگەاندنەوە کە چەند ڕۆژی ڕابردوو ئەو ڕاگەاندنەوەی کە بەڕێز ئاماژەی پێ دەکرێت لە ئەنجومەنی وەزیران دەرچوو هەتاوەکو هەنگاوێکی کردداری نەژراوە بۆ ئەوە لەبەرەوە من سینناریۆکە باز دەکەمانی خراپترین سینناریو باشترین سینناریۆەوەی کەوا ئەم ڕاگەاندنەوە کردداری بەدووادا بێت نەوتەکە ڕادست بکرێت داهاتی ناودنەوتی بڕوات و کێشە دروست نەکردن تەفاهماتە بڕوات و گوخوان وتوانە تاوکو کۆتایی هەڵبژاردن بەڵام ئەگەر بێت و ئەم لێک تێگەشتانە بۆ شێوازن دەبێت و خراپترین سینناریو ئەوەیە کەوا جێبەجێ نەکرێت و موچە نێت ئەو کاتە کێ بەرپرسە لێ ئەو کاتە پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرس دەبێت ئەو کاتە هەرێم لێ بەرپرس دەبێت کە نەوتەکە ڕادەست ناکە پێشتر باز لەوە دەکران کە نەوتەکە 8,000 دەنێرێت کە ئەمە هیچ بەهایەکی نییە کە بە بۆریدا 8,000 بەرمیل نەوت بڕۆ بە بۆرێکا بەغدا دەڵێت ئەمە هیچ هینێکی نییە بۆ ئێمە لەبەر ئێستا باز لە 170,000 بەرمیل دەکرێت کە 50,000 بۆن بەشی ناوخۆ بێت و 120,000 بڕۆ بە بۆریدا بۆ بندەری جیهان البته من لەسەر پرسیۆژ وەستاوەتەوە کە هەرێمی کوردستان دەڵێت کاکە درۆنەکانتان نایاڵن ئێمە بەرهەمینەوتەکانمان بەرز بکەینەوە زیادی بکەین و کۆمپانیە بیانەکان ئامادەیان نێکەوە لەژێر مەترسیدا بەرهەمێنانی نەوت بکەن چونکە ئەوان ژیانی خۆ کارمەندەکانیان و ئەندازیارەکانیان و ئەوانەی کە شارەزای بواری نەوتن ناخەنە مەترسیەوە بۆ نەتەوەی کورد با بڵێن بۆ هەرێمی کوردستان بۆیە کە بڵێن کاکەوە من درۆنە کات و تەواوت دەست بەکار بکەنەوە وەکو ئەوان بەعقلێتێک و زەمان و شتێکی تایبەتی خۆیان هەیە کە ناتوان لەژێر هەڕەشەدا ئیش بکەن بۆی ئەمە حەقی هەرێمە کە بە ئەوان بڵێ درۆنەکانتان ڕاگرن ئەو درۆنانەی کە دێ بۆ ئێمە ڕایگرن تاوەکو ئێمە بتوانین بەرهەمێنان بەرز بکەینەوە ئەم پاساوێکی باشە بەدەستی هەرێمی کوردستانەوە کە بڵێ ئێوە واتان کردو کە ئێمە نتوانین بەرهەمێنانی نەوت بگەینە ئاستێکەوە کە بەهای هەبێ بە بۆریدا بڕە بۆ بەندەری جیهان ئەوە بێت کە لێک تێگەیشتەکەمان لەسەری کردووە بۆیە ئەمە حەقی هەرێمی کوردستانە و حەقە داکۆکی لێ بکات و بەغان لەمان حەقی بەرامبەر بە هەرێمی کوردستانەکە بەڵام لە هەمان کاتیژە ئەگەر بێت و هەرێمی کوردستان 100,000 بەرمیلیش بێت 120,000 بێ یا چەندێک بێت ئەگەر بێت و تەسلیمی نەکە ئەو کاتە تاوانەکەی کردە سەر هەرێمی کوردستان دکتۆر باسی هێرشەکانت کرد بە کورتی شتێکم لە تۆ ئەوێ بەڕاستی قسە لەبارەی ئەوە بوو کە هێرشە درۆنیەکان چڕ ببوونەوە و هاوکات بوو لەگەڵ گفتوگۆکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد گوایە بۆ ئەوە بوو کە تەبەن سەرباری فشارەکانی دیکەی کە پێدەچێت پەیوەست بوو وێ بە ڕێکەوتنی غاز لەگەڵ ئەمریکا 110 ملیار دۆلاریەکە بەڵام هەندێکی دیکەی بۆ ئەوە بوو کە هەرێمی کوردستان بخرێتە ژێر فشار و نەوت ڕادست بکاتەوە بەڵام سیرەکە لەوەدایە کە سەرباری ئەوەی لە چوارچەوەی لێک تێگەیشتنەکە هەرێمی کوردستان بەمە ڕازی بوو نەوت ڕادست بکە ناو بەناو هێشتان هێرشەکان هێرشە درۆنیەکان مەبەستمە هەر بەردەوام بوون ئەمە جۆرێ لە گومان دروستەکە لەبارەی یان گومانی دروست کرد لەبارەی لایەنی هێرشکەر یان هێرشبەر ئەوەی کە درۆنەکان ئاراستاکە ئێمە وا تێگەیشتوین دەبێت گروپە چەکدارەکانی سەر بە حەشدی شەعبی بن بەڕاستی سەرباری لێک تێگەیشتن و ڕادستکردنی نەوت بۆچی ئەم هێرشانە بەردەوام بوون من حەزەکەم بە بەڕێزت بڵێم و بیدەرانیش ئەمە بزانن کە هەرێمی کوردستان دەستگا ئەمنەکانی هەرێمی کوردستان و بەغاش ئەزانێ ئەو درۆنانە لەکوێوە دێ نەک بەغا و هەرێمی کوردستان بەڵکو ئەمریکیەکانیش ئەزانن ئەو درۆنانە لەکوێوە دێت ئەوە پرسیارەکە ئەوەی ئەی باشە هەرێمی کوردستان بۆ ڕێگریان لێ ناکە ئەنی هاوڵاتێک دەبێنیت درۆنێک بە ئاسمانەوە دەبینێت ئەی باش هەرێمی کوردستان بۆ ڕێگر لەم درۆنە ناکە کە بیان خاتە خوارەوە قەیناکە هەرێمی کوردستان خۆ بەرژەوەندی نەوت وزە بەشێکە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا تێدا بەشدارە ئەی باش وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بۆچیان بەرپرسیاردن نەخستە ئەستۆی خۆی کە ئەوەندە ئەجهیزەی لە هەرێمی کوردستانە هەیە بنکەی لە هەرێمی کوردستانە هەیە
بڵێ بە هەرێمی کوردستانەوە درۆنێک هات بە ئاڕاستی ئاسمانی فلانە شوێن و کاتەیەمە با هاوکاریتان بکەنیا ئایا پەیوەندی هەرێمی کوردستان و وڵاتی گورتوەکانی ئەمریکا ئەو جێشەکە لە هەرێمی کوردستانە ئەو بنکە سەربازیکە لە هەرێمی کوردستانە ئەوەندە نییە کە بتوانێت بەواتایەکی تر ئایا هەرێمی کوردستان بە ئەمریکای نەوتووە کە ئەم درۆنانە بڕێگری لێ بکەن و هاوکاری مامکە من گومانم لەوەدا نییە کە هەرێمی کوردستان داوای لە ئەمریکا کردبێ و عێراقیش ئەزانێت ئەم درۆنە لەکوێ دێت و ئەو ئەفدەیشن بینی هەفتەی ڕابردوو هاتن بۆ هەرێمی کوردستان بۆی کو ئابزان درۆن دێ هەر وەفدەکە بە ئاسمانەوە بوون درۆنەکان لەگەڵ درۆنەکەش لەگەڵ وەفتی وەکو بڵێ لەگەڵ تارەکەوان هەگەیشت هەرێمی کوردستان لەبەرەوە بەڕاستی هاتنی درۆن پەیوەندی بەڵێ بەشێکی بەسەر ئەو دێکتێگەیشتن و فشار بۆ سەر هەرێمی کوردستان بەڵام بوعدی سیاسی گەورەتریشی هەیە کە هەرێمی کوردستان لەو گەمە ئاڵۆزەی ناو خۆرڵاتی ناوەڕاستدا لەوە ئەچە جۆرێک هەڵوێستی هەبوو بێت بە دڵی ئەو لایەنانە نەبێت کە درۆن دەنێرن و ئەمە وای کرد بێت کە فعلەن هەرێمی کوردستان بە ئامانجوی گیرێت و لایەن دکتۆر لایەن مەبەستر شیعی عێراق حەشدی شعبیە یان نەخێر بپەڕینەوە و باز لە تاران بکەین باز لە ئێران بکەین ئەزانێت چۆن خۆی حەشتی شعبی هەفتا فئەیتیایە هەفتا گروپی لە خۆی گرتووە واتە کە باسی حەشتی شعبی دەکەین باسی کەتایبی ئەهلی نازانم حەق و ئەوەی خەزعەلی و نازانم حیزب الله و چی ئەانە یعنی ئەمانە کۆمەڵە گروپن کە ئەمریکا بە گروپی تیرۆریستیدا ناوی بردوون بەدەر لەمانە کۆمەڵە گروپیشی تێدایە نازانم زەهرا و کۆمەڵە یعنی حتا حدث ولا حرج یعنی باسی بکە و ئەوەی گرفت نییە لەبەرەوە ئەم گروپانەی کە لە هەرێ لەگەڵ هەرێمی کوردستانە گرفتی یان هەیە پێم وایە ئەوان لایەنێکن کە ئاگادارن درۆن چۆن دێت بۆ سەر هەرێمی کوردستان و ئەوان ئاگادارن کە درۆنەکانی هەرێمی کوردستان بۆ چمە بەستێک دەنێرن و بەدەر نییە لەو مەعادەلاتە ناوخۆی هەرێم عێراق و ئەوەیشی کە لە ناوچەکە دەگوزارێت بۆیە حەشتی شعبی یەکێکە لەو نانانەی کە تۆمەتی ئاڕاستە دەکرێت کە ئەوان ئەم درۆنان دەدێن بۆ هەرێمی کوردستان بۆ سەر هەرێمی کوردستان و من دڵنیات دەکەمەوە لەوەی کە هەرێمی کوردستان بەرپرسانی هەرێمی کوردستان ئەزانن لەکوێ درۆنەکان دێ و ئەزانن کێش دەینێرێت بەڵام بۆ ڕایگەشتی بۆ ڕای ناگەێنن ئەمە پرسیارێکە بۆ ئەمریکا ڕێگر ناکە ئەمە پرسیارێکی ترە ئەی باشە ئامانج لەمە چییە کە بۆ نمونە خوێندنەوەی باران دەکرێت و هیچ جۆڵستێک نەبێت دکتۆر خوێندنەوەی ئێوە چیە لەو بارەیەوە بەڕاستی ئەگەر ئێران بۆ نمونە لە هەڵوێستی هەرێمی کوردستان لەبارەی شەڕ و دۆخی ناوچەکە نیگەران بێ و لە ڕێگەی هەندێک گروپی دیاریکراوی حەشدی شعبی و گروپە چەکدارەکانی بەناو مقاومە درۆن بگرێتە هەرێمی کوردستان ئەمریکا بۆچی ئەبێ بێدەنگ بێ یان هیچی وانەکە لەو بارەیەوە لە کاتێکە مەفروض بوو ئەمریکا بەشەکەی دیکەی با بڵێن ململانێ و هاوکێشەکە بێ من تۆ گفتوگۆکەین ساوە ڕێی بەڕێستەوا دەڵێ یعنیەوە من وام نەوتوە بێگومان بەلەوەی کە عێراق و هەرێمی کوردستان و لە ناو هەرێمی کوردستانیشەوە خۆڕڵاتی ناوەڕاست دابەشبوونێکی کولی هەیە لە بە هەڵوەستەکانە لە ئەو گروفتانێکە لە ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاست ئێستا دەگوزارێت لە لەدانی ئێران لە شەڕی غەزە لە یەمەن لە سووریا و لە پرۆسەی ئاشتی لە تورکیا و ئەو بارودۆخەی کە هەموو ناوچەکەی ئێستا پێوە گیرۆدە بوون کە لەسەر ئاسی جیهانی مەسەرەن تەحلیلات و دیراساتی گشتی لەسەر دەکرێت بۆیە هەرێمی کوردستان لەم ناوەندەدا ئەکتەرێکی نادەوڵەتیە لە ناو هەرێمی کوردستانیشدا دوو زۆنمان هەیە کە دوو دنیابینی جیاوازن بەڵام لەو بارودۆخەی کە هاتۆتە پێشەوە لە هەرێمی کوردستان بەرامبەر بۆ نمونە لە شەڕی غەزە یان لەدانی ئێران یا قەزەی سووریا هەرێمی کوردستان مووقیفێکی ڕوون و ئاشکراوی دەرنەبڕیوە بۆی کەوا بچێتە سەنگەری وڵاتی گرتوەکانی ئەمریکاوە یا لە سەنگەری ئێراندا بێ بەڵام خوێندنەوە هەیە بۆی کەوا هەرێمی کوردستان بە بێدەنگەکەی بۆ نمونە لە ڕووداوێکدا لە بارودۆخێکدا وای کردووە کە لێ بخوێنرێتەوە ئەوە چی حەشتی شعبی ئەم درۆنان دەنێرێ بۆی کەوا هەرێمی کوردستان هەڵوێسینە بۆ بەرامبەر بە بۆ نمونە ڕووداوێک لەدانی ئێران کە پێم وایە ئەمە بابەتێکە کە جێگەی ئەوەیە کە هەڵوەسە لەسەرکەن بۆ هەڵوەسە لەسەرکەن چونکە هەرێمی کوردستان نەتارەی ناردۆ بۆ سەر
بۆ نمونە ئێران نەساڕوخی ناردۆ بە ئێرانەوە و ئەوەیشی کە لە ئێران ڕوویدا بەڕاستی جێگەی هەڵۆ سەرکردنە جاران ئێران هەرێمی کوردستانی یان با بڵێن بەشە لە هەرێمی کوردستانی لە سنووری دەسەڵاتی پارتی بۆ تۆماربات دەکرد کە سیخوڕی موسادی لێە و بنکەی موسادی لێە و ئەو سیخڕانە کاریگەریان هەیە لەسەر ئێران و ئاسایشی ئێران بەڵام بینیمان ئەو درۆنانی کە لە ناو ئێرانەوە هەڵدەسان بۆ پێکانی ئامانجەکان لە ناو خودی ئێرانە بن دەرکەوت ئەوەندەی دەستگای موساد ئیشی کردو لە ناو خاکی خودی ئێراندا ئەوەندە ئیشی نەکردو لە دەوڵەتانی چواردەوریدا نەک لە نەناو هەرێمی کوردستان و بەڵکو لە جنوبیشا خۆ سنووری ئێران هەیە لەگەڵ عێراقا و لە سنوورەکانی تریشا پاکستانە نازانم ئەو دەوڵەتانی کە چواردەوری ئێرانن بە هەموو لایەکەوە پێم وایە دەرکەوت کە ناو خودی ئێران لاوازیەکی ئەمنی گەورەی تێدایە بۆی کەوا موساد لەوێ گەشە بکە و لەوێەوە هێزیان هەبێ بۆی کەوا کۆمەڵە ئامانجی ئێران بپێکن بۆی ئێران دەبێت تەرکیزی سەرەکی لەسەر ئەو بارودۆخی خۆی بێن نەک دەرەوەی هەرێمی کوردستان ئەخر هەرێمی کوردستان بۆ نمونە حدودێکی 1000 کیلۆمەتری لەگەڵ ئێراندا هەیە خۆ ناکرێ بڵێ وڵا لەم حدودەوە بست بە بستی هەرێمی کوردستان بۆ نمونە لە سنووری یەکێتی و یا لە سنووری پارتیەوە تا دەگاتە خانەقین و مندلی ئەو لەو منتیقانەوە مەسەلەن هیچ کەسێک نەیتوانێت بێ سنوورە بەخراپ بەکاربێنێت بەڵکو سنوورە و قاچاقچی دەچێت و دێت و دەڕوات و ڕۆچێت دەستگای مخابراتی جیهانی ئیسفادەی لێ کرد بێ بەڵام وەکو هەڵوێستی فەرمی جیاواز بوو ڕوونە و ئێران هیچ گرفتێکی دیاریکراوی لەگەڵ هەڵوێستی فەرمی هەرێمی کوردستان بە تایبەت سەرۆکاتی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی نەبوو و بگرە با بڵێن بە ئەرێنیش باسی هەڵوێستی هەرێمی کوردستانیان کرد دکتۆر لەبارەی کێشەکانی بینی هەرێمی کوردستان و بەغداد زۆر جار باز لە فاکتەری ئەمریکیەکرێ ئەمڕۆ دکتۆر شاخەوان عەبدوڵڵا قسێکی هەیە ئەڵێ لەگەڵ ئەمریکیەکان کۆبووینەوە پێم وایە بێ مەبەستی باڵۆزخانەی ئەمریکایە بەڵێ دەڵێ فشار لە عێراقەکرێ بۆ ناردنی موچە یعنی هەردووکی بەیەکەوە باسەکە بەڕاستی پێم بڵێ فاکتەری ئەمریکی لەم نێوەندەیە لە بینی هەرێمی کوردستان و عێراق هەستەکەی چ ڕۆڵێکی گێڕاوە وەڵام من حەزەکەم بە ڕوونی بە بەرەست و بە بینەرانیش بڵێم وڵاتی گرتوەکانی ئەمریکا گرنگی بۆ کەیسی عێراق لاواز بوو بەگشتی یعنی ئەو گرنگی دانەی کە چەندین ساڵ بەر لە ئێستا هەی بۆ کەیسی عێراق لە سیاسەتی دەرەوە وڵاتی گرتوەکانی ئەمریکا هاتۆتە خوارەوە و لە ناو عێراقیشدا کەیسی هەرێمی کوردستان لاوازتر بووە واتە بەواتایەکی تر بڵێن وڵاتی گرتوەکانی ئەمریکا ئەوەندە خەمی کۆمەڵە کەیسی ترێتی لە جیهاندا ئەوەندە گرنگی بە کەیسی عێراق و هەرێمی کوردستان و موچەوانە نادات من لە دەرەوە بەرپرسێکی وڵاتی گرتوەکانی ئەمریکا بین لە ناو لەندەن ئەم پرسیارم لێ کرد کە ئێوە بۆچی مەسەن تاکەی ئێوە دۆستی کوردن و هەڵوێستێک نانوێن ئەو وتی ئەگەر ئێوە بەتەمای ئەوە بن کە گرفتی موچەتانێ لەگەڵ بەغدا و وڵاتی گرتوەکانی ئەمریکا بڵێ وەرن ئێوە کێشەی موچەتان بۆ چارەسەرەکەم لەگەڵ بەغاوچە ئیتر ئێوە بڕۆن بێکێشە من لە موچە شتیوا چاڕ لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا مەکەن فعلا لە چەندین ساڵی ڕابردووە لە 2014 و هەتاوەکو ئێستا 11 ساڵ ئێمە گرفتی موچەمان هەیە لەگەڵ بەغا هەتاوەکو ئێستا وڵاتی گرتوەکانی ئەمریکا ناتوانم کێشەی نێوان هەرێمی کوردستانە بەغا چارەسەر بکات لە کاتێکدا کە ئێمە شەڕی داعشمان دەگرت کە پێشمەرگە باس لە شکاندنی ئەفسانەی داعشی دەکرد ڕوونە دکتۆر بمبورە ڕاتەگرە بەڵام مەبەسمەمێ ئەم خاڵە بگەنم ئەم خاڵە حەزەکەم بگەنم بەڕوونی ئەم خاڵە بگەنم ئەوش ئەوەیە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا زەخت و فشار ناکات لە بەغدا بۆ ئەوی کەوا موچە بنێرێ ئەگەر بیکردبایە لە سێمانی ڕابردوایی کرد ئەوەی کە دکتۆر شاخەوان و توێتی من گوێم لێ بوو کە باسی ئەوەی کەەوە ئەو لە دوانەیدا بۆ کەناڵەکان کاتت لە ناو پەرلەمان بوو بەڵام من بۆ خۆم خوێندەوەم بۆ سیاسەتی وڵاتی گرتوەکانی ئەمریکا پێگەی عێراق و کورد لەناو سیاسەتی دەرەوەی ئەمریکا هینی ئەوە نیە ئەمریکا بێت فشار لە بەغا بکە لە سوودانی بکە هەر دەبێ موچە بنێری بۆ هەرێمی کوردستانە نا واکەم بەرامبرت دکتۆری شعبی ئێستا قانونەکەی دکتۆر برایم چی لەبارەی پەیوەندە تەلەفۆنەکەی مارکۆ ڕۆبیۆ و محەممەد شیاد سوودانی خۆ دواتر مارکۆ ڕۆبیۆ با بڵێن ڕاگەندراوی یان وەزارتی دەرەوەی ئەمریکا مەبەستمە ڕاگەندراوی هەبوو و ڕوونیش کرایەوە کە باسی موچەی هەرێمی کوردستانیش کراوە بۆی بنێرێ و بەڕاستی گرفتەکانیش چارەسەر بکرێن ئەوەی لەسەر هەرێمە مەسلەی نەوت و پرسەکانی دیکە
حل ببێت چارەسەر ببێ و بەڕاستی بەغداش موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێ. باشە بە تۆ دەڵم تخوا و فشارە بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەر بەغابەوەی کە بنێرێت دڵنیای قسە لەبارەی فشار نییە ڕوونە نا ئەخر گفتوگۆ مارک ڕۆبیۆ لەگەڵ سەرۆگۆزیرانی عێراقدا باسی دوو قەزەی سەرەکی کراوە قەزەی حەشتی شەعبی و قەزەی گرفتی لەگەڵ هەرێمی کوردستان نادەندەرەوەی نەود بووە. باشە ئەم دوو گرفتە بۆ حەشتی شەعبی دەگونجێ زەختکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چونکە مەترسیە بۆ سەر ئایندەی جێشی ئەمریکا لە عێراقدا باشە پێگەی ئەمریکا لە عێراقدا بەڵام چی گرفتێک دروستەکات بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر 6 مانگیش بووچە نێنێ بۆ هەرێمی کوردستان 3 مانگ نێنەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەی نەنات لەبەرەوە من قەنەعەتم وایە پێم وایە بە خوێندنەوەی خۆم بۆ لێکدانەوەی ئەو ظاهیرەی ئەو دیاردانەی هەیە ئەو دراوانەی کە هەن لە ناو سیاسەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئەوەی کە لە عێراقدا دەگوزارێت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر اختیار بکرێت لە نێوان بەغدا و هەرێمی کوردستانە دڵنیا بە بەغا هەڵەبژێرێ بۆ چونکە بەغدا هەتاکو ئێستا 3 ملیۆن و بەرمیل لە نێرێتە دەرەوە بۆ بازارەکانی جیهان و کە ئەمە یارمەتی دەرە بۆ وزەی جیهانی نەک وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەتەنها بەڵام هەرێمی کوردستان کاکە چی دەنێرێتە دەرەوە ئاخر پێم ناڵێت ئێستا 170,000 بەرمیلیشی پێنانێتە دەرەوە لە ڕۆژێکدا لەبەرەوە ئێمە غازەکەی دکتۆری برایی ئەم پامەشن با بگات ئەم پامەشن با بگات حەزەکەم بەرز لێم بگەڕێ بۆ ئەمە چونکە خۆشە سیاست بە عەقلانیەوە بکرێت نەک بۆی کەوا لە ڕووی عاتیفەوە کە چۆن من حەزەکەم ئێستا هەموو مانگی موچەخۆر هەرێمی کوردستان موچە بدەنێت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا گوێی محەممەد سودانی بگرێ بڵێ محەممەد شیع سودانی بگرێ بڵێ هەر دەبێت نەوت بڕوات و نەڕوات و پارە بنێت هەرێمی کوردستان دەبێت معاشەکە بدەێت بەڵام وان نییە هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان بە بەرپرسانی سووریای وتبوو لە کاتێکا کە سووریا کەوتە دەست ئەحمەد شەرع وتی ئاگاداری ئەوە بن ئەگەر ئەمە دەگەڕنەوە وای وتووە تا چەندێک ڕاستە من ئەوە دەگەڕمەوە کە بیستومە ئاگاداری ئەوە بن ئەگەر بێت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا اختیار بکرێت لە نێوان تورکیا و ئێوەدا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا تورکیا ڕەبژێرێ و هەڵنابژێرێت لەبەر ئەوە سیاسەتێکی حەکیمانە بکەن کوردیش ئەمە بۆ خۆی دەبێت زۆر بەباشی بزانێت زۆر لە مەعادلە سیاسی و پێگە جوگرافی و پێگە وزەکانی باش بزانێت کە ئەگەر بێت و اختیارات بدرێتە دەستی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە نێوان بەغا و هەرێمی کوردستانە بێگومان بە لەوەی کەوا بەغا هەڵەبژێرێ کاکە لە دوای 2023 فشاری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ سەر عێراق زۆر بووە کاک مەسعود لە کتێبەکەی خۆیدا باز لەوە دەکات نزیکەی 16 جار وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا فشار و بێوەعدیان کردو بەرامبەر بە کورد تاکو 2016 باز دەکەم بێجگە لە ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆمش کە چەند فشاریان کردووە لەبەر ئەوە ئێمە دەبێت لە سیاسەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و سەردەمی ترامپ تێ بگەین ترامپ سیاسەتێکی واقعی ریالیستیکی گەورەی هەیە کە کاراکتەرە نادەوڵەتیەکان ڕۆڵیان لاوازە باشە و ئەم هەرێمێک ئێمەش بەداخەوە کاراکتەرێکی نادەوڵەتیە هەرێمێکە لە چوارچێوەی عێراقدا ئەم هەرێمە زیاتر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا فشارەکات پاڵ بە هەردوو لاوە دەنێن بکەنە ڕێکەوتن بەڵام کە کاتێک ناکەنە ڕێکەوتن زۆر مشکلەی نییە ینی خەڵکی هەرێمی کوردستان باوا نەزانێت کێشەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە کێشەی نێوان سین و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا رووسیا وڵاتی یەکگرتووەکانی ڕێگەم پێدای ئێمە وایە وازانین کە ڕوونە بەس من دوو فاکتەر باس دەکەم دوو با بڵێین دوو فاکتەر دێنمە پێشەوە هیوادارم نائەقڵانی نەبێ بەڕاستی یەکەم چی لەبارەی فاکتەری غاز باسی گشتیم کرد باسی نازانم گشتیم کرد ئەزانم دکتۆر هەر خۆم حەزەکەم شتێکی نائەقڵانی نەڵێم بە دڵنیاییەوە یەکەم مەسەلەی ئەو ڕێکەوتنە غازیەکە ئەشزانم با بڵێن عێراقیش غازی هەیە و ئەمریکا ئەتوانێت وەکو بە دیل هەرێمی کوردستان غازی عێراقی بەکاربێنێ ڕێکەوتنی لەگەڵا بکە ئەوە زانم بەزەستا ڕێکەوتنێکی غازی لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان هەیە بای 110 ملیار دۆلار و ڕەهەندی یان دیوی تێگەیشتنی ئابووری ترامپیش لەو بارەیەوە ئەزانی چۆن ئەمە یەک دوو چی ئەگەر هاوکێشە هەرێمیەکە ڕاستیەکەی بەم شێوەیە نەڕۆیشت کە تا ئێستا ئەڕوا مەبەستمە گەری دووبارە هەڵکشانەوەی شەڕ و با بڵێن لێدانی ئێران دووبارە یان ئەم پرسانە هاتنەوە پێشێ
با بڵێن هاوکێشە هەرێمیەکان گۆڕان ئەمە هەروەکو خۆی ئەمێنێتەوە یان نەخێر مووقعەتی عێراق لە چوارچێوەی گۆڕانکاریەکانە بە دڵنیاییەوە پێدەچێ مووقیفی ئەمریکی بەرامبەر بە عێراق وەرەمی کوردستان بگۆڕێ. من لەوەی ئەخیرەوە دەست پێ دەکەم بوارم نەبێت کە وەڵامە بدەمەوە بۆی ئەوەی کە بەڕێزت باسی دەکەی گۆڕانکاری ناوچەکە و هاتن وکو بڵێ ئەوەی کە زۆر باز دەکرێت خۆڕڵاتی ناوەڕاستی نوێ لە خۆڕڵاتی ناوەڕاستی نوێدا ئەگەر بێت و بەلوەرە ببێ گەڵاڵە ببێ بێتە بوون شتێکی تیانێ بە ناوی دەوڵەتی کوردی باشە شتێکی تیان نییە کە نە ئیسرائیل نە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 1993ەوە کە شەمعۆن پێرێز دوای ئیتیفاقی ئۆسلۆ مەشروعێکی دانا بە ناوی شەرق الأوسط الجديد و چەندین قۆناغی بڕیوە هەتاوەکو ئێستا ئەو مەشروعی شەرق الأوسط الجديدەی ئیسرائیل و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 2005 شەرق الأوسط الجديد الشرق الأوسط الكبير ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە باشە باس دەبوونی دەوڵەتی کوردی ناکە باس دە پێگەیەکی بەهێزی کورد ناکە لە ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاست نقطە سەری دێر بەڵام لە 2006 ڕالف پیتەرس کە کابرای جەنەڕالێکی متەقاعدی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایە مەشروعێکی دانا یان پرۆژەیەکی خستە ڕوو لە فۆرم پۆلیسی ئەمریکاشە بڵاو بوویەوە مجلەی وەزارەتی خارجی و مجلەیەکە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بازەوە دەکات دەڵێت دەوڵەتێک بۆ کورد دابمەزرێ ڕەئی جەنەڕاڵێکی متەقاعدی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایە هیچ مەشروعێکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئیسرائیل نییە بۆ خۆڕڵاتی ناوەڕاستی نوێ هەتاوەکو ئێستا دوای شەڕی داعش پێش شەڕی داعش و ئێستا کە لە شەڕی غەزەوە زۆر باسی لە خۆڕڵاتی ناوەڕاستی نوێ دەکرێت هیچ کاتێک پێگەیەکی بەهێز دانراوە بۆ کورد کە بڵێن ئەم کوردە 40 ملیۆن نیەی خاوەن نەتەوەیەکی گەورە لە ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاستدا کێشەیەکی هەیە دەبێم کێشە چارەسەر بکرد دەوڵەتێ بۆ خۆی دابمەزێنێ بۆیە هاتوون چیان کردووە هاتوون ئەم سیاسەتەی تازەی کە باسیشم کرد کە ڕیالیستیکیە ڕیالیزمە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەوڵەت وەکو کایەک سێر دەکا بۆیە هەوڵی هەموو پێکاتەکانەدا بۆی کەوا لەگەڵ دەوڵەتەکانە ڕێک بکەون باشە لە سوودیا حەزەکە دروزەکان و حەزەکە نازانم عەلەویەکان و کورد و هەمووی بڕۆن بۆ دیمەشق و اتفاقکەن لەگەڵ ئەحمەد شەرعا لە تورکیا حەزەکات پەکەکە لەگەڵ لە مەشروعی ئاشتیە پرۆژەی ئاشتیا لەگەڵ ئەردۆغانە ڕێکەوە لە عێراق حەزەکە کورد لەگەڵ بەغا ئەوەتانێ مەسەن ڕێک بکەوێ یعنی هەموو ئاراستەکان بەوە ئەچن بەوە ئەڕۆن کە چوارچێوە دەوڵەتیەکان لە ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاستدا بەو چوارچێوە دەوڵەتی خوان هەیە بمێننەوە و گۆڕانکاری جەزری و تێدا ڕوونەدات بۆیە پێم وانە لە گۆڕانکاریەکان ئەگەر هات و گەڵاڵە بۆ لە خۆڕڵاتی ناوەڕاستدا شتێکە بێ بە ناوی دەوڵەت کوردیەوە بەداخەوە خۆزگا بدیا هەبوایە بەڵام ئەوەی کە ئێمە سەیری دەکەین کاکە باز لە ئیسرائیل دەکرێت کاکە کی عەبدوڵڵا ئۆجلانی بەگردا هەر موساد نەبوو هێنای ڕادەسی تورکیای کرد ئەی کاکە لە ڕفراندۆمە تازەترین شت ئایا ئیسرائیلەکان توانیان هیچ شتێک بۆ کوردکەن کە ئێمە هەموو دەرگاکانمان نەداخرا ئایا لە سووریا چ شتێکیان کردووە غێری ئەوەی کە تەنها لە دوان نەبێت لەبەرەوە ئێمە دەبێت لە سیاسەتە گشتیەکە تێ بگەین تاکو بزانین پێگەی کورد لە ئایندەدا چی دەبێت بەڵام هێشتان سیاسەتەکەیان لیستەکە دکتۆر ئەوەیە کە قوارەی هەرێمی کوردستان بمێنێتەوە ئەنی واز لە دەوڵەت بێنە قسەکە لەبارەی ئەوەیە قوارەی هەرێمی کوردستان بمێنێتەوە و بتوانێت هەندێک شتی خۆی بەڕێوە بەرێ و پەیوەندیکی باشیشی لەگەڵ بەغدایە هەبێ هەر بەڕاستی پرسیاریش بوو لام باست کرد پێتوانێت دۆخە هەرێمیەکە و پێویستی هەردوولاوە ئاکاکەی هەرێمی کوردستان و بەغداد هیچ نەبێ بۆ ماوەیەکی کەمیش بێ لە پەیوەندێکی هێ منابن فێنکابن خۆی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دڵنیابە لەوەی حەزەکە لە عێراق و لە ناوچەکە ئەو دەوڵەتانە کێشیان نەبێت یعنی بۆ نمونە هەرێمی کوردستان لەگەڵ بەغا کێشەی نەبێت بۆ چونکە ئەو ناوێت نەئارامی هەبێت تاوەکو ڕنگدانەوە هەبێت لەسەر پێگەی خۆی لە ناو عێراق بۆ نمونەگەر کێشەیەکی بنێوە دڵنیابە لەوەی ئەو حەز دەکات کە ئارامی هەبێت بەڵام باسی پێگەی هەرێمیت کرد باسی پێگەی هەرێمی کوردستان لە دەستوری هەمیشەی عێراقدا نووسراوەتەوە لە ڕووی دەستوریەوە باز دەکەم لە ڕووی دەستوریەوە پێگەی هەرێمی کوردستان پارێزراوە لە ڕووی کردداری و عەمەلیەوە بەڕاستی دەبێت ئەمە ئەو سیاسەت مەدارانەی کە خەمی خەڵکیانە بتوان لەگەڵ بەغا لە ڕووی کردداریەوە بسەنێ ئەوەی کە دەیبینین بەرژەوەندی کەسی و حیزبیە لە بەغا ڕنگدانەوە هەیە
آخر پێم بڵێ ئێمە چەندین قۆناغدا هەرێمی کوردستان توانیوەتی لە بەغا بۆ نمونە حکوومەتی بەغا بێتە هۆکار بۆ دروستبوونی حکوومەتی عێراقی لەوانە نەهاتوون بتوانن پێگەیەکی وا بۆ هەرێمی کوردستان دروستکەن تاوەکو بتوانێت کێشەی موچە چارەسەر بکە. ئەمە پێگەی هەرێمی کوردستان لاوازەکە لە ڕووی کردداریەوە نەک لە ڕووی دەستوریەوە. پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی دەستوریەوە پارێزراوە، بەڵام لە ڕووی کردداری و عملیەوە ئەوانە لاوازی دەکەن کە نوێنەراتی کوردیان کردووە، کە نوێنەراتی هەرێمی کوردستانیان کردو لە بەغاوە لە 2014 معاش بڕاوە. چەند حکوومەت پێکاتەوە لە تایسە 4 سێ حکومەت دروست بوو. حکوومەتی حیدەر عەبادی دروست بوو، حکوومەتی کاظمی دروست بوو، پێش کاظمی عادل عەبدولماجید دروست بوو، دوای ئەوە ئێستا محەممەد شیاع سوودانی دروست بووە. يعني 4 حکومت داهاتوە کورد هەر بەشداری تێدا دەکات، نسبەتی بەشداربوونەکەی لە وەزیر و گزیر و ئەو شتانە هەمووی پارێزراوە، بەڵام نەیانتوانیوە کێشەی موچە چارەسەرکەن. کاکە وەزیری مالیە کورد بووە لە چەندین خۆراغ لە 2014 تاکو ئێستا باشە بۆ چارەسەری بابەتە ناکەن، بۆ نەیانتوانن چارەسەریکەن. ئەمەیە پێگەی هەرێمی کوردستان لەناو لە چاوی عەرەبەکانی بەغا لاوازەکان، نەک ئەوەی کەوا بڵێن وڵا ئەگەر کێشەیەکمان هەبوو لەگەڵ بەغا حیزبێکی سیاسی کێشەیەکی هەبوو لەگەڵ بەغا وڵا پێگەی هەرێمی کوردستان کەوتە مەترسیەوە. کاکە نەکەوتە مەترسیەوە، ئێوە کەوتونەتە مەترسیەوە. ئێوە کردداری ئێوە هەڵوێستی وای کردووە کە بابەتی پێگەی هەرێمی کوردستان و کورد و هەرێمی کوردستان لە چای ئەوانە لاواز بێت و پێگەی دابەزەن بۆ ئاستێکە ئەوان گوێتان بۆ نەگرن، ئەوان حساباتان بۆ نەکەن. ئەگینا لە ڕووی دەستوریەوە هەرێمی کوردستان لە ناو چوارچەوەی دەستوری دکتۆر پرسیاری دیکە بەلامەوە گرنگە ئەم پرسیارش، یعنی نزیکین لە هەڵبژاردن. ئێستا قسە لەبارەیەوە ئاکرێت کورد یان بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانەکەی خۆی لە بەغا بگۆڕێ ئەم جارە، ینی هەتا ئێستا گەر لەگەڵ سوودانیا بوو بێ و لەگەڵ موقتەدا سەدر هەوڵێکی دیاریکراو هەبوو دیارە تا چۆ بڕی کرد. ئێستا قسەیەک لەبارەیەوە هەیە دووبارە بگەڕێنەوە بۆ لای مالکی کە ئەزمونمان هەیە لەگەڵ یا بە دڵنیاییەوە، ئەزمموی ئۆپۆسیۆن بوونیشمان هەیە لەگەڵیا وەکو هەرێمی کوردستان وەکو حزبە دەسەڵاتدارەکان هەرێمی کوردستانیش، ئەزمموی ئەوەی کە بەیەکی شۆ حکومەتمان دروست کردووە و دواتر هەڵوێستی مالکیش دیار بوو بەرامبەر بە هەرێمی کوردستان چۆنە. هەر بەڕاستی بەم گۆڕینی هاوپەیمانیانە و بە دیاریکردنی کەسێکی دیاریکراو بۆی تۆ حکومەتی لەگەڵا پێک بێنی، ئەمە حلت ئەکا چارەسەرتەکە یان شتەکان هەر ئەوە بە دەڵەمەیی ئەمێنێتەوە و بەردەوامە بێ خەریکی یاسای بودجە و ڕێکەوتنی سیاسی و لێکتێگەیشتنی سیاسی بی. دڵنیا بە لەوەی گۆڕینی هاوپەیمانەتەکان ئەوەی کە پێدەوترێت ئیتیفاقی جەنتڵمانی، ئەوەی کە لە ئاستی شخصە یەکەمەکانە ئیتیفاق دەکرێت و تر ئەوانی خوارەوە جێبەجێ دەکەن و چوارچێوەیەکی یاسایی نییە ڕۆتە ناو قانونێکەوە بۆی کەوا سبێنێ بتوانن لە محکەمەیەکە یا لە دادگایەکە پشتگیری بکرێت بۆ جێبەجێکردنی، ناتوانێت چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان بکات لەگەڵ بەغا. بەداخەوە دەڵێم لە دوای 2005 کە دەسوودانراوە تاوەکو چی حکوومەتێک هاتووە کۆمەڵێک ڕێکەوتین لەگەڵ هەرێمی کوردستانە کردو ئەوە جێبەجێکردن ئەوە جێبەجێکردن و جێبەجێشیان نەکردو. ئەمان دیسانەوە دوای 4 ساڵێتە چوونەتەوە ناو هاوپەیمانەتێکەوە و دیسانەوە جێبەجێکردن و جێبەجێ ناکردن اتفاقیان کردووە دیسانەوە. بەڵام ئێستا گرفتەکە لەوەدایە ئەمانە تاکەی لەم ئەزمونە شکست خواردووە یان بەم شێوازەدا ئەزمونێکی شکست خواردن دەڕۆنەوە ناو معادلاتی سیاسی لەگەڵ بەغا. یعنی با هەرێمی کوردستان یعنی بیتوانی باە لەم قەزیەی سێمان نەدانی موچە یعنی ئینسیحابێکی کولی بکردایە لە بەغا، بزانە بەغا چی لێ هات، بزانە توانی بیکات. بێگومان بە ینی دکتۆر تۆ پێت وا بوو کارتێکی باش بوو، ڕخنەی زۆر لێ گیراوە، زۆربەی ئەوانەی کە لێکدانەوەیان بۆ کرد بە سیاسیەکان و بەوانەی دیکەیشەوە پیان وا بوو بەڕاستی هەرێمی کوردستانیان پیان وایە کارتێکی دیاریکراوی بەدەستەوە نەماوە بۆی بیکا بە با بڵێن مامەڵی پێوە بکات لەگەڵ بەغایە. پێت وایە کشانەوە ئەکرێکێک بێ لە با بڵێن ئەلتەرناتیڤەکانی کورد بە کورتی پێم بڵێ؟ بەڵێ دەکرێت بێتە کاتێکی فشار و لەو قورستر ئەوەیەکەوە بەشداری هەڵبژاردنە نەکرێت. با هەرێمی کوردستان یەکدەنگ بێ لە 11 بڵێ من بەشداری پرۆسی هەڵبژاردن ناکەم چونکە هیچ واتایەکی نییە، هیچ بەهایەکی نییە بۆ کورد وەکو ئێمە دەچینە بەغدا معاشی خۆمان وەرەگرین، پەرلەمانتارین، حیمایەتمان هەیە و پێگەمان هەیە، بەڵام خەڵکەکەمان برسیە. باشە ئێمە لە کێشەکانی دوای 2023 هەتاوەکو ئێستا هیچ چارەسەر نەکراوە، چەندین هەڵبژاردنە بەشداریمان کردو، بۆ ئێمە بەشداری لە پرۆسی هەڵبژاردن جاردا ناکەین، بزانن چۆن فشاری گەورە و علامەتێکی استیفامی گەورە دەخەوێتە سەر پرۆسی هەڵبژاردن و ناتوان ئەوان هەڵبژاردن کە بەبێ کورد. ئەگەر کردیشیان
ئەو کاتە پێگەی عێراق وەکو دەوڵەتێکی تەوافقی نامێنێ ئەو کاتە حکوومەتێکی تەوافقی پەرلەمانێکی تەوافقی دامەزراوە تەوافقەکان کە لە عێراق لە دوای 2005 سەر ئەساسی ئەم دەستوورە دروست بووە وجودی نامێنێ ئەو کاتە ئەکرێ کورد بە فۆرمێکی تر لەگەڵ بەغا گفتوگۆ بکات دانووسان بکات ئەگەر بتوانێت ئەگەر بیوێ بەڵام ئەوەندەی کە من تێگەیشتوم لە کورد ناتوانێت ئەم هەنگاوانە بنێت ئایا ترسیان لە چییە ئەو ئەکرێ لە بەرنامەیەکی تایبەتیدا باس دەکەم دکتۆر ئیبراهیم محەممەد ئەم جارە ئەمیان پێشەخەم شارەزای کاروباری نێودوڵەتی و ئەشزانم ینی باشە ناڵێم ئەندامی سەرمەڵی دادگەری چاوی من ئەوە من شانازی دەکەم من شانازی دەکەم کە ئەندامی سەرکردایەتی خەڵکێک متمانێت پێداوام لەم کۆنگرا بەڵام منم گفتوگانی کە لەگە بەڕێستا دەیکەم وەکو خۆم دەیکەم و هیچ کاتێکی شەرمم لە کۆمەڵبوونی خۆم نەکردۆ نایکەم جا بڵێ چی دکتۆر من دکتۆری برایممەوێ بێ قسای تر کێیە و چۆنە و چۆن نیە تایتڵەکەەوە گرنگ نییە بەلامەوە چاوی من دەست مەمنون عزیزی بەدووە